بۆ ئەوەی ئەم سەرفرازیە لە دەست نەچێ، بۆ ئەوەی جوانمێری لە دەست نەدەی، بۆ ئەوەی مەردایەتی لە دەست نەدەی، هەم بۆ ژن هەم بۆ پیاو، هەم بۆ کوڕ هەم بۆ کچ، هەم بۆ ئەوانەی هاوسەردارن هەم بۆ ئەوانەی بێ هاوسەرن، ئاگات لێبێ وەلا تەقڕەبا هذه الشەجەرە. ئەوانەی کە ژن و مێردن وەکو ئادەم و حەوا، ئاگاتان لێبێ پەروەردگار لە سەرەتاوە فەرمووی نزیکی ئەم درەختە مەبنەوە، وەلا تەقڕەبا، نەک خوا نەیفەرموو وەلا تەئکولا، هەر لێی مەخۆن، نا هەر نزیکی مەبەوە. چونکە کە لێی نزیک بوویتەوە وتت بەس تەنها زمانی لێ دەدەم، بەس تەنها بزانم تامی چۆنە، بەس بزانم ڕەنگی چۆنە، دڵنیا بەس دواتر دەیخۆی. بۆیە قورئان دەفەرمێ وەلا تەقڕەبا، نزیکی سنوورەکان مەبەوە. ئەم هێڵت بۆ دیاری کراوە تۆ تا ئێرە ئازادی، هەر نەک نزی مەچۆ سەر سنوورەکە، نزیکی سنوورەکە مەبەوە. جەنابتان زۆربەتان و هەمومان بینیومانە کاتێک کە بەنداوێک دەبینی سەیەکی ئەم بەنداوە کە ئاوی تێدا کۆبۆتەوە، وەکو بەنداوی دووکان ئەوانە بەنداوەکانی ترکە بینیوتانە، پێش ئەوەی بگەیتە خاڵی کۆتایی ئەوەی کە دیوار و ڕاگری بەنداوەکەیە چیمەنتۆکەیە، سەیرەکەی کۆمەڵێک بەرمیل دانراوە، هێڵێک دانراوە نزیکی 100 مەترێکی ماوە زیاتر، ئەڵێت تۆ لەم شوێنە زیاتر نزیک مەبەوە، نەمەلە بکە نەکەشتی و بەلەمەکەتی نزیک بکەوە. ئەڵێ ئەو خۆشتا زۆرت ماوە بگەیتە ئەو سەری بەنداوەکە 100 متر 200 متر زیاتر ماوە، بەڵام ئەو هێڵیان بۆ کێشاوی ئەڵێ لێرە زیاتر نەڕۆی، نزیک بیتەوە ژیانت لە مەترسیدا دەبێت. قورئانیش دەفەرمێ کۆمەڵە شوێن هەیە نەک هەر ئەنجامی مەدە بەڵکو لێ نزیک مەبەوە. پەروەردگار بۆ ئێمە لە دوای ئادەم و حەواوە درەختێکی دیاری نەکردووە بفەرمێت لە هەموویدا ئازادی بەس ئەم درەختە مەخۆ. پەروەردگار بە ئێمە دەفەرمێ ولا تقربا هذه الشجرة بۆ ئادەم و حەوا ولا تقربوا الفواحش، ئێوەی مرۆڤایەتی نەوەکانی ئادەم و حەوا نزیکی فاحیشە مەبنەوە، یعنی هەر نزیکی مەبنەوە نەک هەر ئەنجامی مەدەن، چونکە کە لێی نزیک بوویتەوە دواتر دڵنیا بە ئەنجامی دەدەی. پەروەردگار دەفەرمێ بۆ ئەوەی بە مەردی بژی، ئەگەر پیاوی ئەگەر ژنی ئەگەر کوڕی ئەگەر کچی هاوسەرت هەیە هاوسەرت نییە، ئەم کۆمەڵەشتە نزیکی مەبەوە، مەردایەتی لەدەست دەدا. یەکەمیان زینا، ولا تقربوا الزینا، فاحیشە بە معنای زینا دێ، هەر نزیکی زینا مەبەوە، واتە ئەو پێشەکیانەی کە مرۆڤ ڕادەشێشن بەرەو زینا تۆ هەر لێشیان نزیک مەبەوە. دووەمیان هاوڕەگەز خوازی، ئەوە کە ناوێکی زۆر پیسی هەیە قەومی لووت ئەنجامیان داوە، ئێستا دەیانەوێت میکیاجی بکەن بە هاوڕەگەز باز ئەو وشە پیسانە، ئەوە مرۆڤ نابێ هەر بیریشی لێ بکاتەوە نەک ئەوەی ئەنجامی بدا، بە خۆی لێ پارێزە. مەردەکان جوامێرەکان بیر لەو کارانە ناکەنەوە لی نزیک نابنەوە. هەروەها بریتە لە ڕژدی و بەخیلی، چروشی، قرپۆکی، بێخێری، ئەوەی کەوا هی خۆم بۆ خۆم ئەوەی تۆش دەخۆم، واتە ئەوەی خۆتت پێ ناخورێ، هێشتا تەماحت لە ماڵی خەڵکی تریشدا هی خەڵکی تریش بخۆی، ئەمە بەڕاستی فاحیشەیە، ئەمە نابێ مرۆڤ بە هیچ شێوازێک لێی نزیک بێتەوە. فاحیشە کە نابێت لێی نزیک بێەوە نەکەر ئەنجامی بدە قسەی خراپ، قسە و قسەڵۆگ، وتی وتیان، وا دەڵێن وان بیست، ئەمانە بۆ پیاوی جوامێر بۆ ئافرەتی جوامێر و مەرد ناوەشێتەوە. کەسی مەرد خۆی لە قسە و قسەڵۆک و قسە هێنان و قسە بردن و فیتنەبازی و وتیان و وا دەڵێن و وان بیست دەپارێزێ. مەردەکان لە سۆشیال میدیادا ناچەند قسەی خەڵک بگوازنەوە، قسەیان لەسەر ژیانی تایبەتمەندی مرۆڤەکان نییە. ئەوەندە کەسایەتیان بەرزە پیاوان و ژنانی وەکو جەنابتان، کوڕان و کچانی وەکو بەڕێستان، ئەوەندە شخصیەتیان بەرزە، ئەوەندە کەسایەتیان بەرزە، وەڵڵا پێیان عەیبە لە تۆڕی کۆمەڵایەتیدا خەڵکانێک هەیە سەیریکە لە ژیانیا کۆمنتێکی بۆ خەڵک نەنووسیوە، بە تایبەت ئەوانەی پەیوەستن بە تایبەت بە ژیانی خەڵکەوە، بە خێزانی خەڵکەوە، بە ئابڕووی خەڵکەوە، ئەوەندە خۆی بە مەرد و جوامێر دەزانێ، پێی عەیبە زمانی پەنجەی نووسینی کۆمنتی لایکی بخاتە ئەو شتانەوە، هەر پێی عەیبە. کەواتە بە کوردی و بە کورتی ئەلفەواحیش کە خوا دەفەرمێ هەر نەک ئەنجامی مەدە نزیکی مەبەوە، بریتە لە کاری نامەردانە، فرسەت تەڵەب مەبە، کاری نامەردانە نزیکی مەبەوە، ئەو کاتە تۆ بە مەردی دەژی لە دنیادا و کەسێکی جوامێر دەبی.